دوای 40 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەندامانی دەرچووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە بەردەم سەرۆکی دادگای کەرکووک سوێندی یاساییان خوارد و بە فەڕمی بوونە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ڕێبوارتەها ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سەرۆکی ئاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە دوای سوێند خواردنەکە ڕایگەیاند لەگەڵ هەموو پێکاتەکانی دیکەی شارەکە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە یەک تیم خزمەتی خەڵک دەکەین. لەمڕۆوە مەهامی ئێمە و مەسئولێتی ئێمە بۆ کەرکووکیەکان جیاوازتر دەبێت، یەک تیم دەبین و کاری جدی دەکەین کە لەگەڵ پێکاتەکانی تر لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکەوە کار بکەین، لەگەڵ برایانی عەرەبمان، لەگەڵ برایانی تورکمانمان، لەگەڵ خوشکە مەسیحیەکەمان هەمومان پێکەوە کار بکەین و ئاور نەدەینەوە لە ڕابردوو بیر لە ئەمڕۆ و ئایندەی کەرکووکیەکان بکەینەوە و ئەمەش دەبێت هەنگاوی یەکەم بە یەک تیم بین پێکەوە کار بکەین. سەرکەوتنی هەموو پێکاتەکانی کەرکووک دەبێت لە نێو ئەنجومەنی پارێزگا و شکستێنا شکستی هەمومان دەبێت. هێشتا ئاسۆی هیچ ڕێکەوتنێک لە نێوان کورد و عەرەب و تورکمان دیار نییە بۆ پێکێنانی حکوومەتی خۆجێیی شارەکە، بەڵام پارتی دەڵێت بە مافی خۆمانی دەزانین ئەم جارە ئێمە تاقی بکرێنەوە و پۆستی پارێزگاری کەرکووکمان پێ بدرێ. ئێمە ئومێدەوارین بتوانین پارێزگارێکی کورد، کەسێکی کورد کە شایستە بێ بۆ ئەو جێگایە دای بنین. من دەڵێم کوردێکی خاوەن تەجروبە، کوردێک کە بتوانێت خزمەت بە تەواوی نەتەوەکان بکات لەم شارە. ئەگەر ئێوە هەر زۆر تاکی دەکەنەوە لە مەڵێ پارتی ئێمەش ئەگەر ئەو داوایش بکەین کە چەندین ساڵە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێ مەحافزی ئەم شارە نەبووینە. ئەگەر تاقی کراوەتەوە مەسەلەن نەتەوەکانی تر هەندێک لە حزابەکانی تر با ئێمەشکێ وەکو پارتی دیموکراتی کوردستان تاقی بکرێنەوە بخرێنە ژێرەوە دەجوبەیە. پێشبینی دەکرێت هەفتەی داهاتوو یەکەم کۆبوونەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت، هەرچەندە پێکێنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک قورس و ئەستەمە، بەڵام هەوڵ دەدرێت هەرچی زووە پێکاتەکان ڕێکەوتن ئەنجام بدەن و پۆستەکان دابەش بکەن تا بتوانن پرۆژە خزمەتگوزاریەکان وەگەڕ بخەن و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ببێتە چاودێر بە سەر دەسەڵاتەکانی ئیدارەی پێکێنەراوی شارەکەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.